وذكر فإن الذكرى تنفع المؤمنين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن والاه. سێ مایەی ئاوەدانی وڵاتن. هەر یەکێک لە ئێمە بەڕێزان پێویستی بە وڵاتە، پێویستی بە نیشتیمانە، پێویستی بە حکوومەتە. ئەم حکوومەتە سێ هێزی پێویستە. ئەگەر ئەم سێ هێزە بەیەکەوە کۆبوونەوە ئەو وڵاتە ئاوەدان دەبێت، دانیشتوانەکانی خۆشگوزەران دەبن، وڵاتێکی ئەمن و ئەمان دەبێت. یەکەمیان قووەت المەنسەب، هێزی پلە و پێگە، هێزی دەسەڵات. ئەگەر هێزی پایەدار و پلەداری وڵات خراپ بێ، پەنا بەخوا دەتوانێت ئەو دەسەڵاتداری کە لە لووتکەی دەسەڵاتایە بەنووکە قەڵەمێک حەق بکا بە ناحەق، ناحەق بکا بە حەق. بەنووکە قەڵەمێک بڕیاری لە سێدارەدانی دەیان کەسی بێتاوان بدە، هەر یەکە تۆمەتێکیان بەسەرا ساغ بکاتەوە. بە یەک بڕیاری هەڵەی سەرۆکی باڵای وڵات کە هێزی پلە و پێگەی سیاسی و عەسکەری لە بەردەستایە، ئەگەر یەک بڕیاری هەڵە بدە ئەو وڵاتە کاول دەبێت، تووشی شەڕ و ئاژاوەیەکی دەکا، زۆر بەگران لە بەری دەردەچێ یان وڵاتەکە کاول دەکا. بەڵام ئەگەر هێز قووەت المەنسەب، هێزی پلە و پۆست دادپەروەری لەگەڵ بوو، ئەبێتە مای خێر و بەرەکەت. لە سیرەی پڕبەرەکەتی پێغەمبەر دەهاتوە صلی الله عليه وسلم، کاتێک سەحابەکان لە شاری مەککە زۆریان بۆ هات، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زانی ئەممانە بەرگەی ئەشکەنجە و ئازار ناگرن، و پاشان هەر ئەوانەی بێهێز بوون نا، بەشێک لە خاوەن قەوم و عەشرەتەکانیش، بەشێک لە خاوەن هێزەکانیش وەکو ئیمامی عوسمان، هەروەها وەکو جەعفەری ئامۆزایی، ئەوانەشی لەگەڵا ناردن فەرمووی با بنکەیەکی ترمان هەبێ، با شوێنێکی ترمان هەبێ. ئەگەر تەنانەت ئێمە لە مەککەدا ئەم کافرانە دەستیان لێوە شاندین و هەمومانیان لەناوبرد، با موسڵمانان لە شوێنێکی تر، لە وڵاتێکی تر، لە بنکەیەکی ترە ئەمین بن، با شوێنێکی ترمان هەبێ، جارشکە ئیسلام لێی گەشە بکاتەوە، هەمومان بەیەکەوە نەفەوتین. ئەمەش حیکمەت و سیاسەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. بەڵام ڕوو لە هەر شوێنێکەین نە، ئەبێ بڕۆین بۆ لای کەسێک ئەگەر هاودینمان نییە و موسڵمان نییە و بڕوای بە ئاینەکەمان نییە، بەڵام دادپەروەری تێدایە. وەیە فەرمووی لەو خەرەجتم إلى أرض الحبشة فإن بها ملكا لا يظلم عنده أحد. فەرمووی پێم باشە بڕۆن بۆ زەوی حەبەشە، بۆ وڵاتی حەبەشە، ئەثیوبیای ئێستا، چونکە فإن بها ملكا، من دڵنیام شارەزاییم هەیە. ئەوەش سیاسەتی سەرکردە دەردەخە. واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەسێکی زۆر بە ئاگا بووە بە وڵاتانی دەوروبەر، بە سیاسەتی جیهانی ئەو سەردەمە، بە جوغرافیای ئەو سەردەمە. فەرمووی دڵنیام لە ناو وڵاتی حەبەشەدا مەلیکەن، پاشایەکی تێدایە، لا يظلم عنده أحد، هەرچەند موسڵمان نیە و مەسیحیە، بەڵام کەس لە لای ئەو ستەمی لێ ناکرێ. ئەحد، هیچ کەس، هیچ هاوڵاتیەک، هیچ ئایندارێک، هیچ خاوەن بیر و باوەڕێک لە لای ئەو ڕێگای عەقیدە و بیر و باوەڕ و مەبدەئی خۆی لێ ناگیرێ. بڕۆن بۆ لێ، بڕۆن پەنای بۆ بەرن. فعلا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێشبینەکەی 100% تەواو ڕاست بوو، و نەجاشی ئامادە نەبوو کە وەفدی قوڕەیش بە هەموو دیاری و خەڵات و پارە و زێڕەوە چوو بوو بۆ لای، بێ ئەوەی گوێبیستی سەحابەکان بێ تەسلیمیان بکاتەوە کە وتیان ئەوانە لە قەومی خۆمانن، لێمان هەڵگەڕاونەوە، بڕوایان بە ئاینی باب و باپیرانمان نەماوە، تەنانەت دژایەتی حەزەتی مەسیحیش دەکەن، بڕوایان بە ئاینی تۆش نییە و گاڵتەیان بە مەسیحیەتیش دێ. ئەو پاشە عادلە وتی ناخێر، هەتا گوێیان لێ نەگرم، تا قسە و باسییان لێ نەپرسم، ئەوانە پەناهەندەی منن، تەسلیمتان ناکەمەوە. کە گوێی بۆ گرتن، زۆر بە حیکمەت و بە داناییشەوە جعفەری کوڕی ئەبی طالب رضی الله عنه باسی مەریەم و باسی عیسای بۆ کرد، نەجاشی و ئەوانەی کە لە دەوری بوون فرمێسک بە چاویان داهاتە خوارەوە. ئیتر بڕیاریدا بە هیچ شێوەیەک تەسلیمیان نەکاتەوە، هەموو زێڕ و پارە و سەرۆت و سامان و عەلاقاتی خۆتان بۆ خۆتان. بۆیە ئەو پاشایە لەو کاتەدا بوو بە ڕەحمەت بۆ موسڵمانان. ئەمڕۆژ
لە وڵاتانی ئیسلامیدا بەناو ئیسلامیدا لە وڵاتانی عەرەبیەوە ئەوە تا خەڵکێک جێگەی نابێتەوە مسلمان لە ئەوروپادا کە دادپەروەریەک هەیە بۆ ئاین و بیر و باوەڕەکان تا ڕادەیەک لەوێ پەنادەدرێن و بە ئازادی گوتاری ئاینی خۆیان دەڵێن. کەواتە هێزی یەکەم کە دەبێتە مایەی خۆشبەختی بۆ گەل و میلەت و وڵات ئەوەیە قووەت المەنسەب، هێز و پێگەی دەسەڵات و پلەدار و باڵادەستانی وڵات ئەگەر لەسەر بنەمای عەدالەت و دادپەروەری بێ. دووەمیان قووەت العلم، هێزی زانست. بە زانست نەزانین خۆرافیات هەڵەشەیی لا دەچێت. ئەم سیانە کەمایی کاولکاری گەل و میلەت و وڵاتن، نەزانین، جەهل، خۆرافیات، شتی بێ بنەما، هەڵەشەیی و هەڵچوون و بڕیاری کتوپڕی ناڕاست، ئەوە هەمووی بەچی لا دەچێت؟ بە زانست، بە هێزی زانست. سێم قووەت المال، هێزی ماڵ و سامان. ئەو شەبەحەی ئەو تارماڕەشەی کە باڵی ڕەش دەکێشێ بەسەر گەل و وڵات و میلەت و حکوومەتدا کە هەژاریە، بە چی هێزێک دەڕێوێتەوە؟ بە قووەت المال، بە هێزی ماڵ و دارایی، بە هێزی ماڵ، بە هێزی سەرۆت و سامان و پارە. کاد الفەقر ئەن یەکونە کوفرا جەریمەتەن لا مبالاتەن. بەڕاستی هەژاری وا لە مرۆڤ دەکا کە پەنا بەخوای پەروەردگار دینەکەی لەدەستدا. بەخوا وڵاتانێک هەبوون، وڵاتانی ئیسلامی، خەڵکێکی مسلمانی تێدا بووە، ئەوەندە خەڵکەکەی برسی بوو، ئەوەندە خەڵکەکەی هەژار بوو لەو ئەفریقیا و ئەوانە، هەیە بۆ فەردەیەک ئار بۆتە مەسیحی، هەیە بۆ کیسەیە برنج بۆتە جوولەکە، هەر ئەسڵن بڕای بە هیچ دینێک نەماوە. بابوو باپیرانی مسلمان بوون. کاد الفەقر ئەن یەکونە کوفرا، نزیکە ئەگەر زۆر بیر و باوەڕەکەت چەسپاو نەبێ فەقیری تووشی کافربوونت بکە. جەریمەتەن، زۆر کەس کە تووشی تاوان بوو گیرفان بەتاڵی وای لێ کرد، دینێکی پتەو نەبوو لە ناو ناخیا چاودێری خوا بەسەر خۆیەوە بینێ و لە تاوانەکە بگەڕێتەوە. هەروەها عەژیری و عەقڵێکی وا کامڵیشی نەبوو بزانێ پاشەڕۆژی ئەم تاوانە لە ناوچوونە. تۆزە گیرفانی گەرم دەبێ، بەڵام هەتاماوە لە زیندانها دەبێ، تووشی لە سێدارەدان و کوشتنەوە دەبێ. زۆر کەس لە ڕێگەی هەژاری و گیرفان بەتاڵیەوە وەڵای تووشی جەریمە بووە، تووشی بەرتیل خواردن بووە، تووشی ڕەشوە خواردن بووە، تووشی دزی بووە، تووشی ڕێگری بووە، تووشی دەستپیسی بووە، تووشی قەتڵ بووە پەنا بەخوا، هەمووی لە ئەنجامی فەقیریەوە. لا مبالات، ئینسانەکە کە هەژار بوو کە هیچی نەبوو، گرنگی بە هیچ نادا، خۆی بەدار و بەردادەدا و تووشی گەلێک کارەسات دەبێ و خەڵکی تریش توش دەکا. جا ئەم سێ هێزە بەڕێزان، المەنسەب، العلم، المال، هێزی پلە و پۆست، هێزی زانست، هێزی ماڵ و سامان، هەر سێکیان پەیوەستن بەیەکەوە. هەر کات دەسەڵات لە وڵاتدا ژیر و دادپەروەر بوو، یەکسەر زانست پێش دەکەوێ، ئەو کاتە ماڵ و سامانیش زۆر دەبێ. والله سبحان الله تەماشاکەن، هەر وڵاتێک لە جیهاندا ئەوانەی کەوا لەسەرەوەن و سیاسەتی وڵات بەڕێوە دەبرن و حکومڕانن، کەسانی ژیر و بە ئەزمون بوون، کەسانی ژیر و بە ئەزمون و لەسەرخۆ هێمن بوون، دووربین بوون، واقعبین بوون، ڕواڵەتبین نەبوون، هەروەها دادپەروەر بوون، عەدالەت هەبوو، تەرازووی داد هەبوو. لەو وڵاتەدا کاری پێدەکرا، ئەو وڵاتە زانستەکەی پێش دەکەوێت، ئەو وڵاتە سەروەت و سامانەکەی زۆر دەبێ، هێزی ئابوووریەکەی بەهێز دەبێ. هەروەها کەماڵ و سەروەت و سامان و هێزی دارایی زۆر بوو، زانست پێش دەکەوێت. ئێستا جەنابەت دیقەت بدە، هەرچی زانکۆی پێشکەوتووە لە وڵاتە دەوڵەمەندەکانی جیهاندایە، هەرچیە زانکۆ پێشکەوتوەکانی کە تۆ ناویان دەزانی و لە ڕینکی زانکۆکانی جیهاندا لە ژمارە 1 و 2 دەو ئەوانەدان، هەمووی لە وڵاتە دەوڵەمەند و زلهێزەکانی جیهاندان، لە ئەمریکان، لە ئوسترالیان، لە بەریتانیان، لە فەڕەنسان، لەوانن کە ئابوووریەکەیان بەهێزە، هێزی ماڵیان بەهێزە. وڵاتی دەوڵەمەند پڕ لە زانست، دەوڵەمەندی شەو پڕ لە زانستیشە، هێزی مەنسەب و حکومەتی ئەو وڵاتە لە جیهاندا بەهێز دەبێت. هەموو ئەو وڵاتانێکی ئێستا دەستیان گرتۆ بەسەر وڵاتانی تری جیهاندا، بەتایبەتی ئەم جیهانی سێمی ئێمە، هەموو ئەوانە دووشتیان بەهێزە، سەروەت و سامانیان زۆر بەهێزە،
داراییەکەیان زۆر بەهێزە، پارەکەیان زۆر بە نرخە، زێڕی وڵاتان لای ئەوانە، هەروەها لە عیلم و زانست و تەکنۆلۆژیاشدا زۆر لە پێشەوە. ئێستا ئەمریکا کە حکومڕان و ئاغایەتی هەموو دنیا دەکا، هی دوو هێزەکەی تریەتی، قووەی منسەبەکەی لە دوو هێزی ترەوە وەرگتۆ، لە دوو باڵەکەی ترەوە، لە ڕووی مالیەوە تەنە دۆلاری ئەمریکی بەرامبەر بە سەدان عملەی جیهانی لە هەمووان بەهێزترە، زێڕی دنیای لایە. هەروەها لە ڕووی عیلمەوە ئەو تارە و فڕۆکانەی کە ئەو هەیەی کەس لە جیهاندانیەتی، ئەو ساروخانەی کە ئەو هەیەی کەس نیەتی، ئەمانە بە چی ئەم هەموو ئاگر و ئاسنە دەڕوا بە ئاسماندا؟ هەمووی بەهێزی زانست. ئەو دوانەی هەبوو پێگەی سیاسی و قووەتی منسەبەکەشی بەهێز بوو، هەرسێکیان پەیوەستن بەیەکەوە. لە گۆڤاری زانستی سەردەمدا لە ژمارە 61دا لە لاپەڕی 95دا دەڵێ مالی زیاوڵاتێک بوو خەریکی حوشتر لەوەڕاندن بوون، خەریکی مەڕ و ماڵات بەخێوکردن بوون. کاتێک کە قووەی منسەبیان بۆ هات، کەسێکی ژیر و عاقڵ و دنیالیدە و بە ئەزمون هاتە سەر حکم کە مەهاتیر محەممەد بوو و بە سەرۆکی وڵات، قووەی منسەبەکەی بەدادپەروەری و بەژگیری بەکارهێنا، قووەی مالیەکەی پێشخست. یعنی وڵاتێک بوو دواکەوتوو بوو لە ڕووی سەرمایە و لە ڕووی ژیانەوە، خەڵک ئاژەڵداریەکی دەکرد بە کولەمەرگی دەژیا. ئەم سەرۆکە ئەم سەرکردەیە کە هات، وڵاتەکەی پێشخست لە ڕووی مادیەوە. بۆ نمونە لەو گۆڤارەدا لە زانستی سەردەمدا دەڵێ خورمان نەبوو، ئەم پیاوە نەچوو بە پارەی وڵات خورما بێنێ بۆ هاوڵاتیان، بەڵکو چوو لە زیاتیەوەی خورما بکرێت دارخورمای هێنا، دارخورمای زۆر پێشکەوتوو کە لە زووتر بەردەگرێت لە دارخورمای ئاسایی ئەوانەی هێنا. ئەڵێ ئێستا مالی زیا وڵاتێکە لە زیاتی خورما بکرێت لە وڵاتان، خورما دەفرۆشێ بە وڵاتان. قەواتە قووەتی منسەب، هێزی پێگەی بەهێزی سیاسی، ئەگەر ژیر و دادپەروەر و عاقڵ بێ، خۆویست نەبێ و خۆدەوڵەمەندکەر نەبێ، بڕواتان هەبێت سەرۆت و سامانی وڵات دەبوژێنێتەوە، لە فەقیری خەڵکەکە ڕزگار دەکات. ئەمجا هەردووچیان بەیەکەوە، قووەتی منسەب لەگەڵ قووەتی مالی، قووەی عیلمی زیاد کرد، هێزی زانستی زیاد کرد. ئێستا تەماشای وڵاتی چۆک و مالی زیاکەن. هەر بۆ نمونە لە بواری ئەلکترۆنیاتدا هاوشانی یابان دەڕوە، یعنی تەماشا کە زۆربەی شت هەیە لەسەر نووسراوە لە وڵاتی مالی زیایە. یعنی ئەوانەی لە یابانی پێشکەوتوترین وڵاتی تەکنۆلۆژیای جیهاندیدا هەیە، سێکی مالی زیاوا خەریکە شوێنی دەکەوێت، وا خەریکە شوێنگرەوەی بۆ دروست دەکات. کەواتە هێزی پێگەی سیاسی، هێزی سەروەت و سامان دەبێتە هۆی پێشکەوتنی عیلم و زانستیش لە وڵاتدا. ئەم سیانە هەرسێکیان مای خۆشگوزەرانی گەل و میلەت و وڵات و ئاونیشتیمانیانن. ئازادی وڵاتیش پەیوەندی بەم سێ هێزەوە هەیە، ئاسایشی وڵاتیش پەیوەندی بەم سێ هێزەوە هەیە. العلاقة بين الحرية والقوة علاقة متداخلة، فأنت قوي إذا كنت حرا وأنت حر إذا كنت قويا. أما لشوي ما نورق أم دير جوانانا لتفسير زاني بناوبانك دكتور محمد راتب نابلسي، لتفسير نابلسي دا لبرقي تشوار دا للاپەڕی 75 دا أما هاتوا لفرمي پەیوەندیەکی زۆر بەهێز هەیە لە بینی ئازادی و هێزدا. تۆ بەهێزی کاتێک کە ئازادی، و تۆ ئازادی کاتێک کە بەهێزی. حکوومەتی خەمخۆر پێویستە لە کاتی هەرزانی و هەبوونیدا خەمی کاتی کارەساتی هەبێ. وەکو یادخستنەوە پێتان دەڵێم، زۆر کەس وا دەزانێت کە شەریعەتی ئیسلامی بێتە سەر حکم و حکمڕانی وڵاتان بێ، زۆر کەس لەم وشەیە دەترسێ، یعنی نەحەقیشی نییە چکە بەغەڵەت لێ حاڵی بووە. ئەڵێن یعنی جاری وای ئێمە دەترسین، بڵێ وەڵا برا بە شانازیەوە داوای جێبەجێکردنی حکمی شەریعەتی ئیسلامی دەکەین. خەڵکانێک وا حاڵی بووە، یان خەڵکانێک کە ڕۆژێک دەسەڵاتێکی کەمیان لە گۆشەیەکی ئەم جیهانە گەوتۆتە بەردەست، یەکسەر وان جێبەجێ کردووە حکمی شەریعەت بریتە لەوەی ئەگەر کەسێ دەستی کرد یەکسەر دزی کرد دەستی ببڕی، ئەگەر زینای کرد داری لە پشدەی، ئەگەر عەرقی خواردەوە بە تاکە نەعل پێیکێشی، هیچ ئیشیکەی نییە. بەڵام نابە پێچەوانەوە شەریعەتی ئیسلام یعنی بەختەوەری مرۆڤایەتی. تەماشاکەن کتێبێکی زۆر بە نرخەیە، چەندەها مجلداتە، الموسوعة الفقهية الكويتية، لبرقي دودا للاپەڕی 350 و 351 دا دەفەرمێ: إذا توقعت الدولة نزول نازلة بالمسلمين من جائحة أو قحط أو حرب أو نحو ذلك. أبي ولات بريوبراني ولات أنجمني وزيران
هەر لەمانەکەی ئەنجومەنی ڕاوێژی وڵات خەمخۆرانی ئەو حکومەت و گەلو میلەتە بەردەوام هۆشیار بن. ئەگەر زانیان ترسێک هەیە هەستیان کرد بارودۆخی نەتەوەی وڵاتان جیهان بەرەو ئاڵوگۆڕێکی ئاڵۆزە، ترسان ڕووداوێکی نەخوازراو ڕووبدا، ترسان گرانی ڕووبدا، وشکە ساڵی ڕووبداوە، چەند ساڵێک باران نەباریەوە بەنداوەکان کەمیان کردووە، هەز دەکەن بەروبوون کەم بۆتەوە، ترسان جەنگێک ڕووبدا، ئەمان کە خۆیان جەنگ ناکەن بەڵام چوادەوریان لە جەنگدا دەبێ، وا جەنگێکی خەریکە جیهانی دەست پێ دەکا. دفرمي وجب عليها أن تدخر لهم من الأقوات والضروريات ما ينهض بمصالحهم ويخفف عنهم شدة هذه النازلة. دەست بەجێ واجبە بەرپرسانی ئەو وڵاتە خەمخۆری وڵاتی مسلمانان ئەوانەی شریعەتی ئیسلام جێبەجێ دەکەن خەمی ئەو گەل و میلەتیان بێ، خەمی ئەو هاوڵاتیانەی خۆیان بێ، دەستکەن بە پاشەکەوت، هەموو کۆگاکان پڕکەن لە خواردن، پڕکەن لە سوتەمەنی، پڕکەن لە پێداویستیەکانی ژیان، بە شێوازێکی زۆر زانستی و شارەزایانە هەڵیگرن، ئاگایان لێبێ نەفەوتێ، بۆ ئەوەی لە کاتێکە کە جەنگ ڕوویدا، لە کاتێکا چەند ساڵیش خوا نەخواستە باران نەباری، زەوی شین نەبوو، ئافەتێک هات، کولە و سن و ئەوانە هادۆکو بینیمان لە نەوەتەکانە خوا پەناماندا، هەموو شتی خوارد، ئەو خەڵکە هینی ئەوەی نەبێ کە وڵاتەکە لە برسان بەجێ بێڵێ، جلوبەرگی لە برسانە بفرۆشێ، بۆ تەنەکەیە گەنم، بۆ چەند کیلۆیە گەنم، وڵات ئەوەندەی احتیات کردبێ. ئەمە لەکوێدا هەیە؟ ئەمەش لە قورئانەکەی خۆماندا هەیە. چاوەلێ جێبەجێکردنی شەریعەت یعنی بەختەوەرکردنی کۆمەڵگا سەرەتا دەست پێ ناکە بە بڕینی دەستی خەڵک و لێدانی جەڵ لە خەڵک و تاکە نەعەل پێشەشان بە کابرای عارەخۆر. زۆر لەوە لە پێشترمان هەیە، خۆشگوزەرانکردنی ژیانی خەڵک. بەخوا کافر لەم ئیسلامە وەک خۆی حاڵی بێ داوای دەکا، دەڵێ من لەژێر سای ئەو حکومڕانیدا بەختەوە دەبم. لە قورئانی ئێمەدا لە سوورەتی یوسفدا لە ئاەتی 48دا ئەمە هاتووە لەسەر زمانی سەیدنا یوسف کە دەفەرمێ فما حصدتم فذروه في سنبله إلا قليلا مما يأكلون ثم يأتي من بعد ذلك 7 شداد يأكلن ما قدمتم لهن إلا قليلا مما تحسنون. فما حصدتم أويكوا دروينتان كرت فذروه في سنبله فما حصدتم همو شكان لسري بوستن بەڕێزان یادتان دەخەمەوە بەردەوام لەسەر وشە بە وشەیەم قورئانە بوەستن لە کاتی خوێندنەوەیدا، هەمووی منهەجی ژیانە، هەر وشەیەکی وەزارەتێکی دەوێت. فما حەسەدتم بەردەوام تۆ دەبێ بەرهەمت هەبێ، وەزارەتی وەبەرهێنانمان هەبێ. فەذەڕوه فی سنبوله ئەوەش کە بەرهەمت هێنا بە جوانی ئەبێ بزانی چۆنی سەرف دەکەی، ئەبێ هەڵیگری لە ناو گوڵەکەیدا. یوسف سەلامی خوای پەروەردگای لەسەر بێن نەیفەرموو هەر بەرهەم بێنن، بەرهەم بێن و بیخەنە ئەو کۆگایانەوە، هەمووی ئەسپێ لێدەدا، هەمووی کرم لێدەدا، هەمووی دەڕزی بەسەرێکە، هەمووی تەڕ دەبوو. ئەبێ فەذەڕوه فی سنبوله بزانی شێوازی هەڵگرتنەکەت چۆنە. جاریوا تۆ لەم سەردەمی زانستیدا پێویستیت بە معەلەباتە، پێویستیت بە لە قوتوناندنە بۆی بەرهەمی وڵاتەکەت خەسار نەبێ، بینێری بۆ وڵاتان شتی تری لە جیاتی بێنی. إلا قليلا مما تأكلون إلا كمك نبي كذا يخون. أما قرآنية لسر زماني سيدنا يوسف وبيمان دالي حكومة وزارة إدارة وآبوري وزارة وبرهنان أبي بردوام لهولي أو دابي داهاتي ولاد برهمي ولاد زور زياتر بي لوي كوامل لتكدي إخوة بردوام أوي كدخوري وصرف دكري الروجان زور كم تربية قليلا مما تأكلون زور كم تربية لوي كبرهم من هناوا بلهم والله لواتي من ببيرم دي لواتي حكومتي كردستان هي والحمد لله وأند الصالة لواتي وحكومتي عراق هي حمو الصالة بوجكي لكورتي داوا واتا أوي كوا برهمي هناوا زور كم تربو لوي كوا خواردويتي أصلا أمولاتي إما أولادي منو تودبريتوا هشتا لجي قرزي ولاتان درناتي أو اندي قرز كدو لولاتان هل بشيني خواردويتي بلام أجر حكومتي إسلامي هبه شريعتي إسلامي حاكم به دفرمت دبي بردوام كاربدستاني ولاد لخمي أو دابن فما حصدتم أو برهمتان هناوا زور زياتر بي لوي كوا قالوا ملتك خواردويتي أبد دائما إما باشكوت مان هبه بردوام رصيدي بانقي مان پر بي بردوام بودجمان لسري صالة لي زياد بي وصالاني تربي من يتوا ثم يأتي من بعد ذلك 7 شداد شون كما ترسيها أبد دائما احتياطي حوص صالت هبه حوص صالي قراني ونبوني يأكلن ما قدمتم لهن لەژێر قدمتم لەهن خەتێکی بەژێرابێنن زۆر گرنگە ئەو کاتەی کە نەبوونی و گرانی و بەڵام موسیبەت و شەڕوی لە وڵات کرد لە وڵاتان کرد ئەو کاتە تۆ تێدەگەی
کەوا پاشەکەوت چەند گرنگە و چەند جێی خۆی دەگرێ بۆیە دەبێ هەمیشە پاشەکەوتمان هەبێ. ئیمامی قورتوبی لە تەفسیری ئەم ئاەتەدا دەفەرمێ وهذا يدل على جواز احتكار الطعام لوقت الحاجة. احتكار پاشەکەوتکردن عەمبارکردن حرامە بۆ تاک، بەڵام واجبە حکوومەت بەردەوام احتیکار بکە، کۆگاکانی پڕ بن، مەغزانەکانی پڕ بن لە خۆراک، لە سوتەمەنی، لە ڕۆن، لە شەکل، لە چا، لە پێداویستەکانی ژیان، لە جلوبەرگ بۆ ئەوەی کەوا لوەقتی الحاجەتی لە کاتی نەبوونیدا، لە کاتی وشکە ساڵیدا، لە کاتی شەڕدا، لە کاتی ئاگردا، لە کاتی ئافاتی کول و سنە و کول لەو ئەوانەدا کە ڕوو لە وڵاتان دەکەن ئەم حکومەتە خەمی میلەتەکەی خۆی خواردبێ. ئەو ئیمامی قورتوبی لە تەفسیرەکە لە تەفسیری ئەمایەتەدا فەرمێ واجبە حکومەت احتیکار بکە بۆ کاتی پێویستی. کەواتە بە کورتی و پوختی پێویستە ئەلئینتاج بەردەوام بەرهەممان هەبێ، ئەلئیدیخار بەشێکی ئەو بەرهەمەش پاشەکەوت بکەین، ئەلیستیهلاک بە جوانی سەرفیکەی، یعنی لە شتی بێمانادا، لە ڕەقس و سەما و لە فلیم و لە کلیپا نابێ بەرهەمی وڵات و وەزارەتەکان سەرف بگرێ هاوار خەڵک محتاج بێ بۆ کرێکاری، تۆ بۆ هونەرمەند پشوقەی بدەیە عەرزی بۆ دابینکەی، کلیپی بۆ دەرکەی، بینێری بۆ وڵاتان، ئەوە ئیستیهلاکەکەت بە ناڕەوا کرد. ئەمجا ئەتەوزیع بە جوانی و بە دادپەروەریش، بە دادپەروەری دابەشی سەر ئەندامانی وڵاتەکەی خۆت و هاونیشتیمانیانیکەی، بۆی هەموو خەڵک دوعا بۆ ئەو دەسەڵاتە بکە، هەموو خەڵک ئامادە بێ ڕوحی خۆی و نەوەکانی فیداکە بۆی ئەم دەسەڵاتە لە ناو نەچێ. خی پەروەردگار ڕەحممان پێ بکە بە هەر سێ هێزی پێگەی سیاسی، دادپەروەر و ژیر، پێگەی دەوڵەمەندی بەهێزی ئابووری وڵات، پێگەی بەهێزی زانست لە وڵاتە وڵاتی کوردستان و وڵاتی مسلمانان پڕخێر و بەرەکەتکە. والسلام عليكم ورحمة الله وبركاته. وذكر فإن الذكرى تنفع المؤمنين.